بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لەبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەینەوە پاژەوەی کە ساڵی نوێ دێتە پێشەوانی هێدیەدی خولەکان دەست بە ڕکابەرەکانیان دەکەنەوە. ئەم هەفتەیە ئیتالیاش دەستی بە یاریەکانی کردوێتەوە. ئەمڕۆ کۆمەڵە یاری گرنگ لە ئیتالیا بەڕێوە دەچن کە لە گرنگترینیان میلان و هیلاس ڤیرۆنان و دواتر ئینتەر میلان و ئاتەلانتا و دوو یاری تایبەتمەندن. ئەوەی کە ڕکابەریە توندەکەی، ئەوەی کە ڕکابەریە بەهێزەکەی، ئەوەی کە زۆرترین چاوی لە خۆی کۆ کردوێتەوە ڕکابەریەکانی نازناوی پریمەرلیگە کە وەک خۆتان ئاگادارن ئێستا پریمەرلیگ لە ڕکابەرێکی توندایە لە نێوان هەریەکە لایەنەکانی مانچستەر سیتی و ئارسناڵ و هەروەها ئەستۆن ڤیلا. جا تۆ سریگاڵی دەمم هەر بەم جۆرە ڕاتوە هەرچەند ئارسیناڵ پێشەنگا بۆ وتە ئارسناڵ و مانچستەر سیتی و ئەستۆن ڤیلا، بەڵام ئێتر شتەکەەوە هادووتم مانچستەر سیتی ئارسناڵ ئەستۆن ڤیلا. کۆمەڵێک هاوڕێ یعنی من لە مناقەشاتە باس لە چێڵسیەگەن لەوەی کە ئەنجامەکانی خراپە و لێڤەرپۆلیش تا ڕادێک ئەنجامەکانی ڕێک بۆ تاوانێ. ئێمە لێرەدا کۆمەڵێ بابەتی گرنگ هەیە کە باسیکەین. ئێمە هەمیشە وتومانە ئەبێت تۆ لە ئامانجی تیپەکە تۆ سێری هەڵسەنگانی ئەنجامەکان بکەیت. بە نمونە ئەگەر چێڵسی وەکو پاڵێوراوێکی نازناوی پریمەرلیگ لی دەڕواندێ و چێڵسی چانسێتی پێ دراوە لەوەی کە ئەم ساڵ ڕکابەری لەسەر بردنەوەی نازناوی پریمەرلیگەکە، ئەو کاتێ ئێمە بە چێڵسیڵین ئەڵی ئەنجامەکانت زۆر خراپە، تۆ ئەو تیپەنیت کە و مستەوایەت پێ دراوە، تۆ ئەو ئەنجامانی هێناوتن کۆمەڵشتی باشت کردو بەڵام ناتوانانی بەردەوامی دەبێت، ناتوانانی درێژەی پێبی. ئەها کۆمەڵێ قسەی جیاواز لەسەر چێڵسی ئەەکەین کە قیاسی پاڵەوان بوونمان بۆ داناوە. بەس ئەگەر دیوێکی دیکەی وەرگری، ئایا ینی زۆر بە ڕاشکایی منم پرسیارە بکەم، ئایا چێڵسی لە وەرزی ئەم ساڵە لە پێگەی یەکێک لە پاڵێوراوەکانی بردنەوەی نازناوی پریمەرلیگا بووە؟ ئایا لە پێش ئەرسیناڵ ناوی هاتووە؟ باسی وەرزی دەستپێکی وەرزی ئەم ساڵەکەم، یانە گەڕێمەوە بۆ مانگی هێشت. ئایا لە پێش لیڤەرپوڵ ناوی هاتووە؟ ئایا لە پێش مانچستەر سیتی ناوی هاتووە؟ ئەم سیانە نەخێر، لە پێش ئەم سیانە ناوی ناتۆ. بەڵام بێگومان چێڵسی لە پێش تۆتنام ناوی هاتووە، چێڵسی لە پێش مانچستەر یونایتد ناوی هاتووە، چێڵسی لە پێش ئەستۆن ڤیلا ناوی هاتووە. کەواتە دیوی مقارەنەکردن یاخود دیوی قسەکردن لەسەر چێڵسی دیوێکی زۆر جیاوازیە. کاتێک تۆ دەی ڕەخنە لە چێڵسی دەگری، کاتێک تۆ دەی ڕەخنە لەم تیپە دەگری، ئەبێ ئامان جێم تیپ دەوە بوو بێ کە ڕکابەری لەسەر نازناوی پریمەرلیگە. بەڵام من پێتانەڵێمەوە دووبارە و 100 بارەیەکەمانێ ڕەخنەگرتن لە چێڵسی ڕەخنەیەکی بێمانایە. کەی ڕەخنە لە چێڵسی گیرێ یاخود کەی چێڵسی بەر لێشاوی ڕەخنەکانەکەی و قابلیەتی گۆڕانکاری و قابلیەتی ئەوەیە کە بۆ نمونە لە سەراسی ڕانەری ژمارەسکە ژەم دەرفەتی لێ بچەنەوە ئەگەر چێڵسی لە کۆتایی وەرزان نەگاتە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو، چونکە ئەمە مەرجە لەسەر چێڵسی. کەواتە تۆ تیب لە ئامانجی خۆی و بووی دیارەکەی. ئەزیزەکەم چێڵسی ئامانجی لە وەرزی ئەم ساڵە گەیشتنێ بە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو. کەواتە ڕەخنە کاتێک لەسەر چێڵسی ڕەخنەیەکی تەندروستە کە ئەم تیپە لە کۆتایی وەرزدا نەگاتە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو. ئەمە خاڵی یەکەمی ڕەخنە لەسەر چێڵسی. خاڵی دووەم، لە چامپیۆنز لیگا گەرەم تیپە نەگاتە چارەکی کۆتایی، ئەمەش پرسیارە لەسەر چێڵسی. بەدەر لەم دوو خاڵە چێڵسی باستۆن ڤیلا دۆڕە، بەلی دەست دۆڕە، بەو دۆڕە، بەو دۆڕە، بەمە دۆڕێ، بەوە دۆڕێ، هیچی گرنگی نییە. ئەوە لە منی وەرگرە. ئیستیقرارێتی ئەم تیپە هیچی گرنگی نییە. چێڵسی کە لە کۆتایی وەرز جگە لەوەی کە وەکو ئەگەرێک باسەکرێت لەوەی مارێسکا ببێتە جێگرەوەی گواردیۆلا، من لاریم لەمایان نییە، چێڵسی بگاتە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو و هەروەها لە چامپیۆنز لیگ بگاتە چارەکی کۆتایی لە وەرزی ئەم ساڵ، کفایەتە. وەرزێکی سەرکەوتووی بەڕێ کردووە. بەڵام ئەمە بۆ ساڵی داهاتوو ئەگۆڕێ. یعنی ئێستا ئەگەر ئێمە ئەم تەوقیتەی کە من قسەیتیا کەمە گەرماین و نەمردین مانگی 12 ساڵی داهاتوو چێڵسی ئەبێ وەکو یەکێ لە پاڵێوراوەکان بێ بۆ بردنی نازناوی پریمەرلیگ، چونکە ئەم ستیپە
لە دوای 2021 دوای چامپیۆنز لیگەکەی بردەوە دوای تۆخەڵ تیپەکەی لێ تێکچوو و تیپەکە بەراقارێکی خراپکە و لە ساڵی 2023 و ئەم تیپە لە پرۆژەی بنیادنانەوەیە 23 و 24 بە شێوەیەکی جیاوازگران پۆتەر و پۆچتینۆ 25 ژیرایە دەست مارەسکە ئەم ڕاهێنەرانە لە 26 و 27 تا ئەبێ دەرەنجامێکی باشت دابێ ئەگەر چی ئەو لە 25 کۆمەڵ ئەنجامی زۆر باشیەنە بەڵام پێویستەکە لە 27 تا ئامانجی گەورە پێشی ئیتر ئەچی تاری کۆتایی چامپیۆنز لیگ چامپیۆنز لیگە بیتەوە جارێکی تر نازناوی پریمەر لیگی بیتەوە کەواتە تۆ ئەبێت لە چوارچێوەی ڕکابەری تۆپی پێ ڕاستەقینەیە بمێنیتەوانێ بۆیە من هەمیشە قسەکردن لەسەر چێلسی و ڕەخنەگرتن لە ئێستەی چێلسی بە ڕەخنێکی ناتەندروستە زانم چونکە تیپەکە لەسەر ئامانجی خۆتی بەڵام ساڵی داهاتوە گەرمانی 12 کاتانە قسە بکەم من چێلسی بێ وەکو پاڵێوراوێکی پریمەر لیگ قسەی لەسەرکەم چونکە تەواو تۆ تیپت دروست کردووە تۆ نوقسانەکانت پڕەکەیتەوە تۆ ئەزمونت پیا کردو تۆ 3 ساڵە لەسەر ئاسی بەهێز ڕکابەریەکەی کەواتە تۆ پێداگیری لەسەروێ بێ ڕکابەری لەسەر نازناوی پریمەر لیگی ئەمە بۆ چێلسی بەڵام سێری کرد ئێمە سەرەتای وەرز بۆ لیڤەرپوڵ چیمانوت مان لیڤەرپوڵ پاڵەورای بردنەوەی نازناوی پریمەر لیگ و پارێزگاری لە ناسناوەکەیەکە ئەیەستا لە چ دۆخێکا قسە لەسەر لیڤەرپوڵەکەینەوە تا ئەڵێن لیڤەرپوڵ یاریەکانی ئەنجامەکانی بەرەو باشتر ڕۆشتون وا لە چانسیەوەیە بگاتە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو سێری ئەم گۆڕانکاریە کە ڕوویاوە ئێمە چێلسی کۆمەڵێک ئەنجامی هێناوە بۆیە تۆ وەکو بە سێری چێلسیەکەی گواردیۆلا مانچستەر سیتی پار چیمان پێوت پێمانەوت ئەمساڵ لە دەست گواردیۆلا نەما ئەمساڵ ئەم تیپە فت ئەی ئەم ساڵ چی پێڵین ئەڵین تۆ لە ڕکابەری نازناوی بردنەوەی پریمەر لیگە سروشتی تۆپی پێ بەم جۆرەیە بەوە نییە کە تۆ بڵێ چوار یاری بردەوانێ دانیشی ئەم تیپە بکەیتە کەشکەشانی فەلەک و دوای سێ یاری دۆڕان بێنیتە خوارەوانێ و هەر ڕۆژە و قسەیە بکەیت نا ئەمەی گۆڕێ ئێمە ئەزانین نازناوی ئەم ساڵی پریمەر لیگ سێ ڕکابەری ڕاستەقینەی هەبووە ئارسیناڵ مانچستەر سیتی لیڤەرپوڵ ئەم سێ ڕکابەرە ڕاستەقینەیە بووە ئێستا وەکو بە سفەتی بیرکاری لیڤەرپوڵ لە ڕکابەرەکە چۆتە دەرەوە ڕکابەرەکە لە نێوان کێ ئێستا ئەستۆن ڤیلا هاتووەتە شوێنی لیڤەرپوڵانە ئەگەر چی ئەستۆن ڤیلا سەرەتایەکی زۆر خراپی دەست پێ کرد بەڵام ئێستا ئەستۆن ڤیلا هاتووەتە ڕکابەری سیتی و ئارسیناڵ و هەفتەی داهاتووش یاخود هەرەم هەفتەیە ئارسناڵ و مانچستەر سیتی ئارسیناڵ و ئەستۆن ڤیلا یارەکەی خۆیانەکەن کە ئەمە یاری لووتکێ وەکرێ سیتی دەرفەت لەمە وەربگرێ یەکسانبوونێک بێت ئەنجامێکی پێچەوانە ڕووبا بۆی خۆی لووتکێ ڕزمەندی پریمەر لیگ بگرێتە دەست کەواتە هاوڕێیانی ئەزیزم خۆشەویستان لەوە فێر بن کە هەڵسەنگاندن بۆ تیپیەکەن لە ئامانجەکەی خۆیەوە دەست پێ بکەن چێلسی ئەم ساڵ نازناوی پریمەر لیگ نەکا بەرپرسیارەتی نییە تۆتنهام نەیبا بەرپرسیارەتی نییە ئێستا بۆ نمونە بۆ مانچستەر یونایتد ئامۆریم ئەبێ ئەمساڵ مانچستەر یونایتد بگەێنێتە یەکێ لە پاڵەوانەتی ئەوروپیەکان ئەبێ بگەێنێتە یەکێ لە پاڵەوانەتی ئەوروپیەکان کێشەی نییە چامپیۆنز لیگە ئەوروپا لیگە کۆنفرانس لیگە بۆ هەنگاوێک لە وەرزی ڕابردوو بەچیتە پێشەوە وەرزی ڕابردووم تیپە بەشداری هیچ پاڵەوانتیەکەت نەکردووە پلەکانی 16 و 17 گرتووە بۆیە ئەمساڵ هەنگاوێک کە بەشداری پاڵەوانتی ئەوروپیەکانەکەی کاواتە تۆ هەنگاوێک چوویتە پێش هەنگاوێک گەشت کردووە چێلسی بگاتەوە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو لە کاتێکا لە وەرزی ئەمساڵی چامپیۆنز لیگە ئاستێکی بەرز پێشێشوە کاواتە تۆ ئەم تیپە ئیستیقراریەت هەیە ئەم تیپە تۆ بەردەوامیت هەیە و توانیتە تیپەکەت ڕابگری بۆیە دوای ڕاگرتن تۆ ئیشێکی قورسترت هەیە کە ڕکابەریکردنە ساڵی داهاتووە بێ بە ڕکابەریکردن ئەستۆن ڤیلا هەر ئەنجامێ بێنێ دەستکەوتە چونکە بەراورد بە تیپەکانی تر لە ڕووی یاریزانکردن و لە یاریزان فرۆشتنەوەی بەڕاستی ئەستۆن ڤیلا زۆروفی زۆر جیاوازە بۆ ئۆنای ئیمری شتێکی جیاوازە کە من ئەمڕۆ قسێکی تایبەتیش لەسەر ئۆنای ئیمری دەکەم لە بەرەوەی زۆر هاوڕێیانی باسی ئۆنای ئیمریەکەن لەوەی کە ڕایەنەرێکە بچێتە ئەم شوێن و بچێتەوە شوێن ئێمە قسێکی تاوی لەسەر دەکەین سەبارەت بە ئارسیناڵ و مانچستەر سیتی ئەم ڕکابەریە من پێشبینیەکەم بەردەوام بێ هەڵبەز و دابەزی تریش ڕۆیە بۆی هەیەم هەفتەیە بێتەوانێ مانچستەر سیتی پلەی یەکەم بگری بەڵام ئارسیناڵ یەتەوانێ واتە ڕکابەری نێوان ئارسناڵ و مانچستەر سیتی ڕکابەریشی بەردەوامە بێ دڵنیا بنەوە بەس من کۆمەڵێک یعنی حەز ناکەم هیچ لەسەر ئارسناڵ بڵێم چونکە ئارسناڵ ئارتێتا ئێستا گەیشتووە تەواقعیەتی ئەوەی تەنیا یاریەکان بەرەوانێ
بالفعل تەواو یعنی تر تۆ کەوتە لەحظاتی حەسمە بێ لێسە و تیپەکەت حازرکەی بۆی کە لە مانگی سیا فێری شێوازی بردنەوەی یارەکانیان بکەیت یەکوی چە دوو یەک مویمەوەی تۆ یارەکان بەریتەوە سێخاڵی یاری بەدەستبێنی بەس من پرسیارەکەم یعنی پرسیار بۆ ئەو ئەزیزانەی کاکازیان ئەڵێ کاک محەممەد عەتفی تاالبوونی مارەسکەی لێ دەرکە بەڕاستی شایانی دەرکردنە وەڵی کازیان گیان من بەخوای گەورە عەتفم نییە لێرە بەس من لە ئامانجی تیپەکەەوە سی دەکەم بەو دیوەی کە تۆ بینیوتە ئەم تیپە لە پاریس سەن ژەرمانی بردوتەوە پاڵەوانی جامی جیانیانەکان بۆ بەو دیوی تۆ بینیوتە ئەم تیپە لە بەرشەلۆنەی بردوتەوانێ ئەگەر بەم دیوە هەڵسەنگاندنکەی بڵێ مارەسکا شایانی دەرکردنە بەڵام تۆ ئەبێت دایم گوێ لە کارگیری یانەکە بگری گوێ لە سەرۆکاتی یانەکە بگری لە خواستێمیانەیە قوڵ بیتەوانێ یعنی من پێت ئەڵێم کازیان گیان بڕۆ تۆ چوار راپۆرتم بۆ بێنە کەوتی بێتی ئەم ساڵ چێلسی پاڵێوراوی بردنەوەی نازناوی پریمەلیگە با من لەم مانگی 12 و بڵێ مارەسکا با دوور بخەنەوە لە پۆستی ڕانەلایەتی چێلسی لە هەموو دۆخێکە ئەمەی مارەسکا کردوێتی لە پۆچتینۆش و لە گران پۆتەریش و لە دوای چامپیۆنزیەکەی تۆ خێڵش باشترە وەکو باردۆخی چێلسی وەکو بوونی یاریزان یعنی هەنێ جار ڕاهێنەرە بێ بە قوربانی هەڵی تاکی یاریزان ئێستا بنمونە دوێنێ ئەستۆن ڤێلا هەتا وەکو خولێکی 6 لە یارەکەی وجودی نەبووە بادیاشیلی لە تۆپ تەوزیعکردنێک ئینفرادێکی یا بە ئەستۆن ڤێلا و گۆڵی یەکسان بووناتەوە دوای گۆڵی یەکسان تیپ داڕێ تیبە ڕوخێ ئەگەر ئەم شەوسیر یارەکەی تونس و نەیجیریاتان کرده بێ یعنی حەزەکەم شتێکم مد لە یارەکەی ڕیال مەدرید و مانچستەر سیتی کە دوو بە مانچستەر سیتی بردیوانێ وتم یعنی لەگەڵ ڕێز و حرمەتم هەستی پێک بواە لە جێگەی ڕیال مەدرید لەو یاریەدا هەر ئەو ڕەفتارەیەک یعنی بۆ نمونە تەوقی مانچستەر سیتیە بۆ تو یاری مانوونەمانەکەی تۆ وەکو وایە لە ناو ئاوێک کابیە ها ئەڵێ دەست بە چڵە پوشێکەوە گری دەست بە چڵە دارێک سوورە زای ڕزگاریشت ناکە بەڵام تۆ وڵی دەستی پێ بگری بۆیە ئەمە هەوڵی مانوونەمانە ئەگەر دوێنێ سێری یارەکەی نەیجیریا و تونستان کرده بێ وەڵی تا خولەکی 16 تا خولەکی 7 تونس لە یارەکە هەر وجودی نەبوو یعنی نەیجیریا چەندین هەلی گۆڵکردنی فەوتان سێ گۆڵی کرده بوو تا خولەکی 7 ئەی خولەکی 16 ئەدیم وەڵام من خۆم سێ یاریەمە کرد یاری تونس و نەیجیریا کاژمێر 11 شەو تا خولەکی 7 نەیجیریا سێ گۆڵی کرده بوو دوهامین گۆڵیان لوکمان کردی لە خولەکی 16 بڕوا بکە لە خولەکی 7 تا خولەکی 9 چونکە تونس یاری مانوونەمانی کرد یعنی خوا ئاگادارە یاریەکی کرد بایەوە 7 دەقەی نەیجیریا بوو دوو گۆڵی تۆمار کرد چەندین هەلی گۆڵکردنی فۆتان زۆر نزیک بوو یارەکە یەکسام کاتەوە بۆیە ئینسان کە دا ئەڕمێ یا چێتە بەری خوارەوە یا هیچی نامێنێ لە دەستی بە زۆر شتی چاوەڕوان نەکراوەکە عیسام شەوالی خۆی کە تەعلیقی بۆ یارەکەیە کرد ئەوێ بێ فێربین بە کۆم 20 دقەیە یاریکەین کۆم 20 دقەیە چاونەترز بین و کۆم 20 دقەیە ئەو نەڕێز لە بەرامبەرەکەمان نەگرین ئەو کاتە بۆ ڕیال مەدرید مانچستەر سیتیش من عینەن قسەم کرد خۆزگە بینێری ئەو یاریە بوونە ئەنجا و کاتەتان زانی کە تیم لە کاردانەیە کاتێکی نامێنێ لە دەستی بە بۆی هەیە زۆر شتی جیاواز بکە بۆی هەیە زۆر شتی جیاواز بکە بۆیە کازیان گیان بابەتی چێلسی ئاخر کازیان گیان تشکیلی باش چییە لە چێلسیە کامەیە تشکیلی باش چییە یعنی کۆکۆریا دەرکە لە دیفاعە ڕیس جەیمس ئەم ماوەی ئەخیرە هاتۆتەوە نە چالوبا نە بادیاشیلی هیچیان یعنی یاریزانێکی بۆ جۆرە نین فۆفاناژ یاریزانێکی بۆ جۆرە یاریە تۆ چواریاری یاری ناکە سانچێز گۆڵ پارێزێکی نمونەی نییە کایسیدۆ یەکێکە لە یاریزانە سوپەرەکان ئینزۆ ئاسی زۆر خراپە ئەم ساڵ باڵەکانی وەکو پێویست نین تۆ یاریزانەکانی بە نمونە هەمویان یاریزانی سەرەکی نین کاکە پاڵمەری ئێستێری یەکەمی تیپەکەی پاڵمەر لە ئینگلتەرا یاریزانی سەرەکی نییە ئێتە چۆن تۆ بەم تیپاڵی باش ئەتۆ وەرە بەراوردیکە بە مانچستەر سیتی وەرە بەراوردیکە بە ئارسیناڵ ئابزان یاریزانەکانی ئەرسناڵی جوان لە هەڵبژاردەکانیانە سەرەکی نین زانە سەرەکی نین یاریزانەکانی لە هەڵبژاردەکانیان ئەمە کالیافێریەوە گابرێلەوە سالیبایە ئەوە تیمبەرسە گۆلە کاکەوە هینکەی پێ احتیاتە ئەوە دیکلان ڕایسە کاکەوە ئۆدیگاردە ئەوە ساکایە گریمانەوە مارتینێلی یاریزانی کێدەگەوە یوکیرێشە
یعنی ئەبێت تۆ بەم پێوەرە هەڵسەنگاندن بکەیت ئەیوەرەمان چەندیان ئەساسن چالوبا ئاساس نییە لە ئینگلتەرا کۆکۆریا ئاساسە لە ئیسپانیا جەیمس لە ئینگلتەرا پێگەی سابت نییە سانچێز هەر بانگشتی ئیسپانیا ناکرێت کاسیدۆ لە هەڵبژاردەی ئیکوادۆریارەکە ئین زۆر لە هەڵبژاردەی ئەرجەنتینا ئاساسە ما باقیتر هیچیان پێگەی سەرکیان نییە لە هەڵبژاردەکانیان تۆ بەم پێوەرەڵی تیپێکی زۆر باشتر دێ نەوان نییە تۆ یاریزانەکان ئەوە ڕاهێنەرە وای کردوم یاریزانە بە باشی دەرکەون باز زۆر لەسەرم بابەتە نەدوێم چونکە بابەتی لیڤەرپوڵمان هەیە بەڵام من یەک ڕەخنەمەی لە مانچستەر سیتی و گواردیۆلا ینی لە ماوەی ڕابردووژۆم تو یعنی من حەزەکەم هاندەرەکانی گواردیۆلا لەگەڵ ما بن من سوپاسیانەکەم زۆر زۆر مەمنونیانە بم لەم سەرەتی ئەمگەێنە کاکەجان ئێستا ئێمە ئەزانین تیپەکەی گواردیۆلا بەرەو پێشچوونێکی باشی بەخۆی و بینی ئەزانین گواردیۆلا ئەپدەیتێکی باشی خۆی کردو لەگەڵ سەردەمی نوێی تۆپی پێیا خۆی گونجانەوە ئەمە هەنە هەمووی ئەزانین ئەزانین پێگاتێکی باشی کۆ کردوتەوانێ بەشێک لە یاریزانەکانی ئەستێکی بەرز پێشکەشەکەن وازە هامان هەمووی یعنی من تێناگەم سڕی یاریکردنی بەرناردۆ سیلڤا لە وەرزی ئەمساڵا چی ئیزافەی ئەم کوڕە لە مانچستەر سیتی ینی ئێمە هەر بنمونە ئێمە گەستەی بکەین ئێستا زۆربەی زۆرمان فانتاسیەکەین لە پریمەر لیگا ینی دەزانین لەوەی کە ئیشمان بە یاریزانەکانە لەوەی چێ گۆڵ زۆرەکە چێ ئەسی زۆرەکە یاین تەنانەت ئێستا پریمەر لیگ چی زیا کردووە ئێستا پریمەر لیگ تۆپ قەتعکردنی زیا کردووە تۆپ قەتعکردنی یاریزان یعنی سێریکە بەنەوە دەقی یاریکردن ئێوارەی ینی شەوی ڕابردوو یعنی هەموو ئیبداعی بەرناردۆ سیلڤا لە یارەکەی مانچستەر سیتی بەرامبەر بە نۆتینگهام فۆرەستە نۆ تۆپ قەتعکردنەوە کە لە یارەکانی تریە تا هەشتێ تا حەوت کە بە شەرتێ ئەو دوو خاڵی کە وەسەد وەریەک ینی دیوی ستاندارد کە دانراوە بۆ 112 خاڵە بۆی کە دوو خاڵیباتێک کە علاساس تۆ یاریزانێکی کاریگەر بووی لە تۆپ وەرگرتنەوە بێرناردۆ وەش ناکە لە یاریەکانە یعنی بەجددی هێرشی زۆری مانچستەر سیتی عەتەڵ پێ کە سیری گۆڕانکارەکانی شەکەی سیرەکەی یاریزانی ترە چێتە دەرەوە سوبحان الله بێرناردۆ ناچێتە دەرەوە ئەزانین چی بە قورعان زۆر جار ریاضە شانس ینی سیلڤا کردوێتی پێشتر کردوێتی ئێستا تا بەرهەمەکەی خواجاوە سەلاح لە دوای یارەکەی لیدس وتی من پێویستم بە توانە سەلمانی خۆم نییە کە بە شەرتێ سەلاح وەرزی ڕابردوو بەرزترین ناسی خۆی پێشکەش کردووە وەرزی ڕابردوو گۆڵکار و خەڵاتی هەموو باشترینەکانی پریمەر لیگی بردوێتەوە هاتووە پاش 3 مانگەڵێ من پێویستم نییە توانەکانی خۆم بسەلمێنمانێ بەڵام بێرناردۆ سیلڤا 3 ساڵ ئاستی خراپ ئێستا پێگەی خۆی لە پێگەی سەرەکی لەدەست نەیاوە بۆ ناقی سەلاح حەگرن کە لەوێ واڵێ بەجددی من پێم وایە گواردیۆلا ئەم ساڵ زۆر لە بردننی نازناوی پریمەر لیگ نزیکە پس بێت و کۆڵ لە بەرناردۆ سیلڤا بە یعنی بەجددی ئیتر نازانم بەڕاستی ڕۆدری بێتەوە گوناحە نیکۆ گۆنزالێس یادەک بکرێ ئاستی نیوگۆ گۆنزالێس ئێستا زۆر باش ناڵین پێرفێکتە ناڵین ڕۆدریە نە بەڵام ئەڵێن لە غیابی ڕۆدریا بەڕاستی نیکۆ گۆنزالێس ئاستێکی زۆر ناوازەی پێشکەش کردە بۆیە حەقی خۆیەتی کاتێ ڕۆدریژێتەوە نیکۆ گۆنزالێس سەرکی بوون لە دەست نەیە ڕۆدری بێتە شوێنی ئەو ئەرکەی بەرناردۆیکە بە ڕۆدری بسپێرێ چونکە بەجددی ئێستا من تاکە نوقسانیە کە لە مانچستەر سیتی بینم تاکە کێشەیەک لە مانچستەر سیتی بینم بەرناردۆ سیلڤایە سەبارەت بە لیڤەرپوڵ طبعا ئەم سەرکەوتانە بۆ لیڤەرپوڵ زۆر گرنگە لیڤەرپوڵ لە دۆخێکی تەموو مژاوی زۆر خراپە وەزعیەتی تیم پێکە کێشەی یاریزان کێشەی ئەنجام یعنی کێشەی هێڵی بەرگری ئێمە هەمیشە هاوارمان کردووە لیڤەرپوڵ ئەمساڵ ئاستی بەرگری کارەکانی زۆر خراپە لیڤەرپوڵ باجی هێرشبەر نادات لیڤەرپوڵ باجی بەرگری کارەکانیە ئەنجامەکانی لیڤەرپوڵ کە خراپن خراپی بەرگری کارەکانە خراپی باڵە بەرگریەکانە خراپی دڵە بەرگریەکەیە دوورکەوتنەوەی ئەلیسۆن بووە لیڤەرپوڵ کە خراپبوو بەمانە خراپبوو ئێستا ئستمرارێتی ئەم یاریە ئاسانانەی کاتۆتە بەردەم سڵۆت زۆر گرنگە بۆ تیپەکەی بۆ یورەیەکی بێتەوە لە دوو خاڵدا بۆ سڵۆت گرنگە یەکەم ڕێکردنەوەی دۆخی تیپەکەیەتی دووەمین خاڵیشیان وەڵامدانەوەی کار چەنە خۆی باسی لێو کردووە کە کێشەکانیان لەگەڵ محەممەد سەلاح چارەسەر بوون و کۆرتیز جۆنسیش باسیەوەی کرد کە سەلاح پێشەوەی بڕوا بەشداری جامیەتەوەکانی ئەفریقا کات داوای لێبوردنی لە
هەمووان کردو پێی وتون ئەگەر ئەم لێ دوانانەی من هۆکاریەوە بوو بێکەوە ئاستی خراپتان پێشکەش کردو یا ئازداوازینەوە بێ من داوای لێبوردن لاموتانەکەم یعنی ئاماژەیەکە بۆ چارەسەرکردنی کێشەکان بۆی کە وەکارگەڕی لیڤەرپوڵیش تەکیدیان کردوتەوەی کە بەی جۆری ئامادەنین دەستبەرداری محەممەد سەڵاح بن هەرچەنە بریکارەکەشی بەپێی راپۆرتی ڕۆژنامەکان بریکارەکەی محەممەد سەڵاح ڕاستەوخۆ بە کارگەڕی لیڤەرپوڵ و بە تیمی هونەری وتووە وتوێتی یا ئەوە تا بڕیاری دەستبەرداربوون لە سەڵاحی لە مەرکاتۆی زستانەیە یا ئەوە تا لە کاتی گەڕانەوەیە یەدەکبوونی سەڵاح قەدەغێ ئێتە تێبگە لەم قسێ یعنی مەرج هەیە بۆی کە ڕاهێنەر لەبارەی یاریزانێکە و ناتوانێت بڕیاردا کەواتە ڕێگەکە یا جیابوونەوەی سەڵاح و لیڤەرپوڵە یا ئەوە تا مەرجی بریکارە ئەمە راپۆرتە من ناڵێم دەقیق هەواڵەکە بەو جۆرێ و ڕێک تاوا وەکو خۆی ڕابەڕێ و هەواڵەکەی چی نە من ئەڵێم راپۆرت هەیە لەم بارەیەوە کە بریکارەکەی ئەم داوای ئەم گفتوگۆی لەگەڵ کارگەڕی لیڤەرپوڵا کردووە سەبارەت بە محەممەد سەڵاح شوێنی سۆبۆسلای دیار بوو لە یارێکی دوێنێ ئەتوانم بڵێم سۆبۆسلای باشترین یاریزانی مۆرزەی لیڤەرپوڵە هیچ یاریزانێک بەڵێ زانین ئیچیتیچی لە چەند یاریەکە گۆڵ و سیستی کردو و ڕۆڵێکی باشیە بۆ لە چاو یاریزانە تازەکانە باشترین ڕۆڵی ئەرێنی ئیچیتیچیەتی بەڵام ئەگەر باشترین یاریزانی ئەم وەرزەی لیڤەرپوڵ دیاریکەین بە دڵنیاییەوە سۆبۆسلای دیاریەکەین چونکە سۆبۆسلای یاریزانێکە کەمترین هەڵی کردووە زۆرترین جهدی کردو زۆرترین هەوڵی هەبوو زۆرترین پەرۆشیە بۆ ئەنجامەکان و زۆرترین کات یەکێک بۆ لە ئەکتیڤترین یاریزانەکانی لیڤەرپوڵ یعنی ئەگەر وەکو تاک یاریزانێ دەرکەین لە بەرپرسیارەتی ئەنجامەکانی لیڤەرپوڵ ئەتوانین سۆبۆسلای دیاریکەین بۆیە دوێنێ شوێنی زۆر دیار بوو کە لە کۆتایەکانە خەریب وڵڤس ئەنجامەکە لەسەر لیڤەرپوڵ هەڵبجێرێتەوە یعنی با من شتێکتان پێ بڵێم بەڵێ لیڤەرپوڵ بردیەوە بردنەوانە گرنگە بەڵام بەڵگەیە لەسەرەوەی کە ئێمە وتومانە لیڤەرپوڵ خراپە خراپەکەی لە ڕووی لایانی هونەریە ببینە تۆ لەگەڵ وڵڤرامپتن یاری کردووە بیستەمە کاکە ئێستا بۆ نمونە ئەرسیناڵ یاری کرد لەگەڵ وڵڤرامپتنە هەردوو یەک بردیەوە باشە هەردوو یەک بردیەوە بەڵام بڕۆن سێری ئەو یاریەکەن کە ئەرسیناڵ کردی لەگەڵ وڵڤرامپتنە بڕۆن سێری یاریەکەن کە لیڤەرپوڵ کردی لەگەڵ وڵڤرامپتنە ینی جیاوازیان نێوان زەوی و ئاسمانە لیڤەرپوڵ زۆر خراپ بوو یعنی وڵڤرامپتن لە یاریەکەی ئەرسیناڵە دەقەینەوە هەجمی یەکەمی بردووە بەڵام ئەم شەو لە جێمی دۆم لە زۆربەی کاتەکانیان لە لیڤەرپوڵ باشتر بوو کاک فەرقیە یعنی ئەنجام بەڵێ وەکو ئەنجام هەردوو لا دوو بە یەک بوون بەڵام ئەرسیناڵ لە ڕووی لایانی هونەریەوانێ زۆر باش بوو لەگەڵ وڵڤرامپتن وەجگە لە وڵڤرامپتن هەرنەی دەتوانی بەرامبەر بە ئەرسناڵ یاریکە بەڵام ئەم شەو زۆر بە ئیسراحەت لەگەڵ لیڤەرپوڵ یاریە کرد کەواتە ئەم تیپە کێشەی لایانی هونەری هەیە ئیتر لایەنە هونەرەکە مەرجنی ئیلا پەیوەندی بە پلانی ڕانەرەوە بێت ڕەنگە کەرەسەکانی بەردەستی ڕانەریش هۆکار بن و پێکانەی کاریزانەکان هەیانە ڕەنگەوە کار بن بوو بەڵام لە هەموو دۆخێکیشدا قابلیەتی ئەوە نییە تۆ بەرامبەر وڵڤرامپتنێکی بیستەم بە ماستە خراپەوە دەرکەی بەڵام لە کۆتاییە سەرکەوتنەکە بۆ لیڤەرپوڵ گرنگە ئۆنای ئیمری طبعا زۆر هاوڕێ لەبارەی ئۆنای ئیمریە پرسن و زۆر کاتیش لەگەڵ کۆمەڵی هاوڕێمە ئێمە مناقەشەی ئۆنای ئیمریەکەین لەسەرەوەی کە لە پاریس سەن ژێرمان و ئەرسیناڵ سەرکەوتوونەوە طبعا بەراورد بە ئێمە با حەقێک بین حەق وەکو حەق دۆخی پاریس سەن ژێرمان بەجیا باسەکەین دۆخی ئەرسیناڵیش بەجیا باسەکەین ئۆنای ئیمری لە کاتێکا لە پریمەر لیگا ڕکەبەریە کرد بڕوا بکەن ئەو پێگاتەی ئەرسیناڵ بۆ ڕکەبەریکردنی مانچستەر سیتی و لیڤەرپوڵ زۆر خۆرس بوو یعنی بەجددی حەق بڵێن حەق وەڵاهی چێڵسیش لە ئەرسیناڵ بەهێزتر بوو بۆ کاتەی ئۆنای ئیمری ڕانەری ئەرسیناڵ بوو یعنی بەجددی من پێتان بڵێم وەڵی تۆتنهامیش لە مستەوای ئەرسیناڵا بوو وەڵی مانچستەریش خراپ نەبوو یعنی بەجددی ئۆنای ئیمری لە دۆخێکە لە پریمەر لیگا ڕکابەریە کرد بە ئەرسیناڵەوە بەڕاستی دۆخێکی زۆر دژوار و قورس بوو بەڕاستی حەق بین بەو ڕانەرە من لەگەڵ یعنی پێت ئەڵێم یعنی زۆر جار خۆم لە بەرنامەیەم قسەم کردو و وتومە بەڕاستی ئیمری ئەگەر بێ بەڕانەری گەورە ناتوانێ ماستە بەرزە پێشکەش بکە طبعا با پێ بڵێم ئیمری
لەینی یاریکردنا ئیسپانی نییە پۆزیشنال پێوەمانە نییە نە کاردانەوەی ئەندیشی یەکێک لەو ڕانەرە ژیرانەی کە باشترین کاردانەوەی هەیەواتە لە ڕێی خوێندنەوەی یاریەکانەوە کاردانەوەی باشترەوە گلۆی بڵی ستایلێکی دیاریکراوی یاریکردن هەیە نەخێر ستایلی دیاریکراوی یاریکردنی ینی بەدەرە لە قوتابخانەی ئیسپانەکان سەریگە وەکو تۆپی پێی ئیسپانیا با بنێم شتتان پێ بڵێم ئێستەی تۆپی پێ نە گواردیۆلا لەسەر ستایلی ئیسپانیا ڕۆ ستایلی پۆزیشنال پڵەی نە ئارتێتا لەسەر و ستایلە ڕۆ نە ئۆنایمیش لەسەر و ستایلا ڕۆ لە کاتی پێویستدا نەبێ و ستایلە بۆ هەموو یاریەکان پەیڕۆ ناکەن بەڵام لە ڕابردووە ئیسپانیەکان لە هەموو کاتێکی یاریە بەم ستایلە یاریانە کرد جا بچمەوە سەر بابەتەکەی ئیمری بەجددی بە دوواداچوون وتم ئەم قسەیە من زۆر جار کردم وتومە ئیندێکی لە ئەرسناڵ و لە پاریس سەن ژەرمانە شکستیانە لەبەرەوە بۆ ڕانەری تیپی گەورە ناکە یعنی ڕێگە و قسەیەم کرد پس وەڵی دوایی چوومە بنجومناوانی وتم با تاقیقێکی تیا بکەم وەڵی چوومە سەر حەقیانەتی کارکردنی لە ئارسیناڵ عنی وەڵاهی لەو کاتێ ڕکابەریکردنی لیڤەرپوڵ و مانچستەر سیتی بەجددی زۆر قورس بووە یعنی وەڵی هەستی پێکی تریش بووە ئۆنایمریش مندەڕیم نەبووە هەزرانێکی تر مندەڕی بووە زۆر قورس بۆ پرێمەر لیگ لە لیڤەرپوڵ و مانچستەر سیتی بسەن یعنی زەلامە بێ حەق بێژ بێ عنی بەجددی دۆخەکە زۆر قورس بوو کاکە یەی تەوانێ سری پاریس سەن ژەرمانەکەی لە پاریس سەن ژەرمان چیەکەی وەڵا ڕیمۆنتادا گەورەکەی پاریس سەن ژەرمان و بەرشۆنە وەڵاهی ئەو ڕیمۆنتادایە یەکێک بوو لە خراپترین یاریەکان لە ڕووی بەڕێوەبردننی حەکەمەوە بە گۆڵی ئۆفسایدەوە بە پەنارتی نەگرتنی پاریسەوە بە پەنارتی گرتنی ناحەقەوە لەسەر پاریس سەن ژەرمان وەڵاهی وەبیلای وەتەڵای ئیمری لەو یاریە بوو بە قوربانی وەڵاهی من ڕازگۆیانە قسەت بۆکەم یعنی من ڕازگویانە لەگەڵ تادوێ من ئەمە پەیوەندی بە یەکشتەوە نیە یعنی خۆتان بڕۆنەوە سێری و یاریە بکەنەوانێ لە پەنارتیەکەی نیمارەوانێ لە گۆڵەکەی سوارێزەوە لە پەنارتی نەگرتنی دیماریا و کاڤانیوانێ یعنی بەجددی ئەو یاری ئیمری بوو بە قوربانی وەکو چۆنەڵێن ئانچیلۆتی لە باریمونی خا لە ناو یاریگای سانتیاگۆ بەرنابیۆ بوو بە قوربانی دەستی ڕیال مەدرید و بڕیارەکانی ناوبژیان بە هەمان شێوەڵین ئۆنای ئیمری لەو یاری ناو کامنەوە بوو بە قوربانی بڕیارەکانی ناوبژیان لە یارەکەی پاریس سەن ژەرمانە وتم باشە من بۆم ناحەقیە بەرامبەر ئەم ڕاهێنەرە کەم بەجددی یعنی خۆم یەکێک بووم لەو کەسانی ئەم قسەیەمە کرد بۆ نایمری ئەموو ئەم ڕانەرە بۆ تیپی گەورە نایە وەڵی چوومە وردەکاری ئەوانێ بە حەقەت یعنی کۆمەڵە شت غەدری لە ئیندیچی کردووە ڕکابەری ئەو کاتی پریمەرلی غەدری لە ئیمری کردووە دوای ئەوە ئەو یاری پاریس سەن ژەرمان و بەرشۆنە وەڵاهی یعنی بەجددی ئۆنایمری قوربانی بوو لەو یاریە بوو بە قوربانی بڕیار چۆن بوو چۆن نەبوو منە من نادام بەڵام بەخوام ڕانەرە بوو بە قوربانی بۆیە بەڕاستی ئیمری شانی ستایشکردنە و من لە پاش تێبینەوەم لەسەر ئارسیناڵ و لەسەر ئەزمموی ئەرسناڵ و ئەزمموی پاریس سەن ژەرمان یعنی پێشتر کە یان و ئۆنایمری بۆ ڕانەرایەتی ڕیال مەدرید قبوڵم نەبوو بەڵام وەڵی کە و ئەبدەیتەم کردەوانێ بۆنا من بژاردەی ئۆنایمریم بۆ ڕیال مەدرید پێ زۆر بژاردەیەکی باش لەبەروی ڕاهێنەرێکە لەگەڵ کاردانەوەیان مامەڵاکە لەگەڵ دۆخی یاریە مامەڵاکە لەگەڵ ستایلێکی دیاریکراوی یاریکردنا مامەڵە ناکە یعنی پاش ئەبدەیتێکی زۆر و بە داوداچوونێکی زۆر بۆ ئەنجامەکانی ئیمری بەڕاستی پێم وایە ئۆنایمری بژاردەیەکی زۆر گونجاوە لە داهاتووە بێتە ڕیال مەدرید و من وەکو خودی خۆم حەزەکەم ئەم ڕاهێنەرە ساڵی داهاتوو ڕانەرایەتی یانەیەکی گەورە بگرێتە دەست بۆ قەرەبووی ئەو دۆخە بکاتەوە کە لە ئەرسیناڵا تووشیات و قەرەبووی ئەو بکاتەوە کە لە پاریس سەن ژەرمانە تووشیات لەبەروی بەجددی ئەو کارانەی ئۆنای ئیمری دەیکا شایانی ڕێزە یعنی بەس سەیری بکەن دوێنێ تا خولێکی شەست بەخوای گەورە ئەستۆنڤیلا لە یاریگای وجودی نەبوو هەر وجودی نەبوو دەبڕۆن سەیری گەمزانە لە دوای خولێکی شەستەوە گیر هەر کاگە پاریس سەن ژەرمانی وەرزی ڕابردوو وەربگرنەوەنێ یاری یەکەمی ناو پاریس سەن ژەرمان زۆر خراپ بوو یاری ناو ئەستۆنڤیلاش گێمی یەکەم زۆر خراپ بوو بەڵام وەڵاهی گێمی دووە کارێکی کرد بەو پاریس سەن ژەرمانە بە 90 دقەی یاری ڕابردوو بە 45 دقەی گێمێکی ناو ڤێلا پارک پاریس سەن ژەرمان نەیتوانی بۆ بەرامبەر با ئەستۆنڤیلا بکە بۆیە یەکێکە لە ژیرترین ڕانەرەکان لە کاردانەوەی یاریە و من قەنەعەتم وایە ئەم جۆرە عەقڵیەتە بۆ ڕانەرایەتیکردنی ڕیال مەدرید عەقڵیەتێکی زۆر گونجاوە نەخێر فۆڵکلۆر یاری ناکە چونکە فۆڵکلۆر لە دوای 2 مانگەوە یاریەکە قوربانە بم کاکە سیامەند کاکەیوان ئەڵێ ئەستۆنڤیلا توانای بردنەوەی خولیە نا
بە چاو ئەرسنال و مانچستەر سیتی نەخێتوانای بردنەوەی خولی نییە بەڵام تۆ بزانە بردنەوەی خول مادام لیستەر سیتی پێشتر خولی بردوۆتۆ لە سەحسابی و گەورانە هیچ شتێ موعجیزە نییە بەڵام تۆ گەر لە توانە بیر دەکەیتەوە نەخێ جیاوازێکی زۆر زۆرەیە لە نێوان ئەستۆن ڤیلا و ئەرسینال و مانچستەر سیتی دەستپێی پێتان دەکەم و شاد و کامران خوات